سلام علیکم مامۆستا بەرگیان چۆنی باش دەنگ و باست مامۆساکیان ویسم هەندێک ئەپدێت بەمێ لەسەر خۆم لە دوایەوەی کە بەشداری کۆرسی مێشکۆیەتگەم کرد. ڕاستیم لە دوای کۆرسە زۆر هەوڵمدا بۆ فێربوونی زمان، بە تایبەتی زمانی ئەندەنووسی و زمانی مالیزی، چونکە من لەم دوو وڵاتە ژیمەتر پێویست بوو فێر بم، یعنی تقریبا باوەڕەکەم 5 ساڵە لەم وڵاتەیان نەمتوانی وشەیەکیان فێر بم، هەر بەخوا 5 ساڵی ڕێکم لەم وڵاتیان نەمتوانی یەک وشە فێر بم، زۆر قورس بوو بۆم. بەس ڕاستی دوای بەشداریکردن لە کورسی مێشکۆیەتگا تقریبا هەوڵم بۆیە، بەڵام هەوڵی جددی نا، چونکە تۆزێ مەشغوڵ و ئەوانەش بووم، بەڵام لەگەڵەوەشە وردە هەوڵمەیە باوەڕەکەی تقریبا 2 مانگ تێنەپەڕی من بە کاملی فێری زمانی ئەندەنووسی مالیزیش بووم. یعنی خۆشم پێم سێری بوو. جاران هەرچێکم ئەمیسەم وشەیە لە بەرکەم 10 دقی پێ ناچوو لە بیرم ناما، بە زۆم لات بوو ماوەی وشەی فێرم چۆن سەرجادە قسەم پێکرد بیرم ناچوە لە خۆمەوە، هەر لە مێش مامایەوە هەرچەند مەگەر هەوڵش بەم لە بیرم چێت لە بیرم ناچوە. تر ڕاستی هەر زمانێک بێ ئاسانترین زمانی سەرزەویش بێ لانی کەم 5 مانگ بۆ 6 مانگت پێویستە ئەگەر بە بەردەوامی لەسەری بخوێنیت تا فێری زمانەکە بێ باشی، 5 بۆ 6 مانگت پێویستە. من بە کامل ینی 2 زمان فێر بووم بە کاملی ئەندەنووسی مالیزیش بە هەمووی 2 مانگی پێ نەچوو، هەردووکیم بە کاملی لەبەر کردویش لە یەکەم فەزلی خۆی گەورە، دووهەم کۆرسی مێشکۆیەتگەکە لە بەشی ڤایپیەکە بووم من زۆر ئیسفادەم لێ وەرگرت.